قوتابیەک هەرچەندە لە هەموو قۆناغەکانی خوێندنیا یەکەم بووە، بەڵام 4 دانەساڵە لە پۆلی 12 لە بیرکاریە دەرناچێت. لەلایەکی تریشەوە زەنگە سوورە داویان بە زەلامێکەوە بێهۆشیان کردووەمانە و چەند هەواڵێکی تر بۆ هێناون. سڵاوتان لێبێت. قوتابیەک لە هەموو قۆناغەکانی خوێندنی یەکەم بووە، بەڵام بیرکاری پۆلی 12 لێ بۆتە کێوی بێستون و 4 ساڵە لەسەر یەک تێدا دەمێنێتەوە. ئەمڕۆ ژمارەیەک لە قوتابیانی پۆلی 12 و کە سوکاریان لە بەردەم پەروەردەی گشتی سلێمانی گرتبوونەوە. لەناو گرتبوونەوەکە پەروین سادق دایکی یەکێک لە قوتابیەکان لە کاتێکدا بە کوڵ بۆ کوڕەکەی دەگریا قسەی بۆ مایکی 964 کرد و وتی کوڕەکەم هەموو ساڵێک یەکەم بووە، بەڵام لە پۆلی 12دا نازانم بوای لێهاتووە، 4 ساڵە لە بیرکاریدا دەمێنێتەوە. کاتێک کوڕەکەی تاقیکردنەوەی خولی دووەمی ئەنجامداوە و توێتی 70 دێنم، بەڵام 38 هێناوە. ئەو دایکە داوا لە وەزیری پەروەردە دەکات ئەو قوتابیانەی لەسەر چەند نمرەیەکی کەم و لە یەک وانەدا ماونەتەوە هاوکاریان بکرێت و دەریان بچێن. ئەگەر زەنگە سوورە یان جەنگە سوورە گەلە کۆمێت لێ بکەن و پێێتەوە بن خراپت بەسەردێنن. لە گوندی شێخ ئاودەلان هاوڵاتیەک لەناو بێستانەکەی و لە بەختی خراپی بەسەر هێلانەکەیاندا کەوتووە و بە شێوەیەک پیانەوە داوە کە لە هۆش خۆی چووە، بەڵام پەرستارە خۆبەخشەکەی پشدەر فریای کەوت و ژیانی ڕزگار کرد. ڕابەر ئیبراهیم 11 ساڵە بەشی پەرستاری تەواو کردو و دانەمەزراوە. خۆبەخشانە بە ماتۆڕێک و جانتاکەی پشتی دەگەڕێ و لە هەر شوێنێک پێویست بکات تیماری نەخۆش و برینداران دەکات. هەرخۆشی ڕووداوەکەی بۆ 964 گەڕایەوە وتی لەبەرەوەی زەنگە سوورەکان بە دەموچاو و شوێنە حەساسەکانی ئەو هاوڵاتیانەوە داوە ئەگەر دەدەقەت درەنگتر بگەیشتایە مەترسی بۆ سەرگیانی دروست دەبوو. 15 ساڵە پیاوێکی ڕیشسپی لە بەحرکە بۆتە جێگەی متمانەی هاوڵاتیان. خەڵکی خواپێدا و سەرمایەدار پارەی پێدەدەن بۆ ئەوەی پێداویستی بۆ ماڵە هەژار و بێباوکەکان بکرێت. قاسم یوسف کە بە مام قاسم ناسراوە بە 964 وت تەنیا لە پێناو خودا ئەو کارە دەکەم، ناوی خێرخوازەکانیش ئاشکرا ناکەم. ئافرەت هاتووە ئەڵقە و گوارەی گوێی هێناوە و توێتی بیدە بە منداڵێکی بێباوک. مام قاسم لە گەرما و سەرمادا بەدەم هەژارانەوەیە، لە هاوین خۆراک و فێنکەرەوە، لە زستان زۆبا و پۆشاکی گەرم، جەژنانیش گۆشت و پێداویستە سەرەکیەکان بۆ خێزانە فەقیر و کەم دەرامەتەکان دابین دەکات. قسەکردن دەربارەی سیقە و متمانە و ئەمانەت پارێزی لە ناو میلەتی کووردا قەت تەواو نابێ و لەو ناوەندەشدا هەولێریەکان دەستێکی باڵایان هەیە. ئەو تا لە شاری قەڵاو منارە دەرگای گەراجێک شەو و ڕۆژ ئاوەڵایە، هەر کاتێک خاوەنەکەشی لەوێ نییە. شۆفێران سیارەکەیان ڕادەگرن کە ڕۆیشتیشن 1000 دینار دەخەنە پشت دەرگاکە بۆی. گەراجەکە کەوتوتە نزیک بینای پارێزگای هەولێر و ئەلیکانەبی سەرپەرشتی دەکات و خۆی دەڵێت ڕۆژانی عوتڵە کە لەوێ نین دەرگای گەراج هەر کراوەیە، شۆفێران بە کورد و عەرەبەوە سیارەکانیان ڕادەگرن و پارەکەی خۆشیان دادەنێن. دەشڵێت جار هەبووە گەڕاومەتەوە گەراج 14000 دیناریان بۆ جێهێشتوم و بەو کارەش هێندەی ترسی قەم بە هاوڵاتیان زیاتر بووە. با هەواڵێکی دیکەی سەرنجڕاکێشتان پێ بدەم کە ئەمڕۆ لە سلێمانی ڕوویداوە. ئێوە یعنی ئێستا وای لێ هاتووە لە ناو شارەکانە زۆر کەم ئاژەڵ دەبینی، ئاژەڵی ماڵی، بەڵام ئەمڕۆ ڕانەمەڕێک لە ناو سلێمانی لە ناو جەرگەی سلێمانیان لەسەر شەقامی 6 مەتریەوە پێش شوانەکە کەوتووە و لە بەردەم نەخۆشخانەی شارەوە تێپەڕێون. خەڵکەم دیمەنەیان بینیوە و ڤیدۆیان کردووە. بەڕێوەبەری خزمەتگوزاریەکانی شارەوانی سلێمانی دەڵێت شوێنیش شوانەکەمان دۆزیوەتەوە بۆیە دەستگیری دەکەین و سزاشی دەدەین. سۆران عەبدوڵڵا لێ پرسیاری بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی قسەی بۆ 964 کرد لەو بارەیەوە. دەڵێت ئەم شوانە ڕانەمەڕەکەی لە گەڕەکی کورساتەوە هێناوەتە سەر شەقامی بازنەیی مەلیک مەحموود لە بەردەم نەخۆشخانەی شارەوە تێیپەڕاندووە ویستێتی بیباتە دۆڵە میران لای گۆیژەوە لەوێ بیان لەوەڕێنێ، بەڵام خەڵک ڤیدۆی کردووە و ئەمە دیاریدەیەکە نابێت لە ناو شاردا ڕووبدات، بۆیە شوانەکە دەستگیر دەکەن و ئەگەری هەیە سزای مادی 500,000 دینار تاوەکو ملیۆنە دینار بەسەر شوانەکەدا بسەپێنن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.